بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. سەلامت بیا خوا سپاس دەکەین. مامۆستا لە ئاڵلقەکانی ڕابردووە لە پێنج ئەڵلقەی ڕابردووی بەداناییە لەسەر کۆمەڵێک تەوەر کە جەنابەت بۆ گۆڕینی ئەم بارودۆخی هەرێم ئاماژەت پێکردبوون وەستاین و قسە و گفتوگۆمان کرد. ئەمڕۆژ پشت بەخوای گەورە لەم ئەڵلقە نوێیە باس لە بنەمای شەشەمەکەین کە گۆڕانی واقعمان جەنابەت پەیوەستت کردوێتەوە وابەستت کردووە گرێت داوە بەوەی کە بەرهەمی خۆگۆڕینمانە تا خۆمان نەگۆڕین واقعیشمان پێناگۆڕێ. من حەزەکەم لەسەر بە شێوازێکی گشتی لەسەر پرۆسەی گۆڕانکاری قسەمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. ژیان هەمووی لە گۆڕاندایە هەمیشە زانایانی بواری توێکاری و لەشناسی و تەندروستی دەڵێن لە هەر دەقەیەکدا بە هەزاران ئەگەر نەڵێن بە ملیۆنان خانە لە لەشی مرۆڤدا دەمرن و هی تازە شوێنیان دەگرنەوە. ئێمە خواردن کە دەخۆین تیشی ڕۆژ کە لێمان دەدا هەوا کە هەڵدەمژین ئاو کە دەخۆینەوە هەموو ئەوانە دەبن بە خوێنی تازە و دەبن بە خانەی تازە و شانەی تازە شوێنی خانە و شانە مردوەکان دەگرنەوە و مرۆڤ ئەسڵەن بۆیە بەردەوام دەبێت چونکە ئەو حاڵەتی مردن و تازەبوونەوەی خانە و شانەکان بەردەوامە. ئەگەر بێت و مرۆڤ تەنیا خانەکان و شانەکانی جستەی بمرن و هیچ تازە شوێنیان نەگرنەوە کۆتایی پێدێ. هەر بۆی ئەوانەی کە لە برسان دەمرن لە شوێنێک کەسێک ژیر دەخوا یاوانەی کە لە ساڵانی گرانیدا لەبەرەوە کە هەر لە جستەیان کەم بووە خانە و شانەکانی جستیان مردوون و خواردنیان چنگ نەکەوتەوە خواردن و خواردنەوە تاکو و خانە و شانەی تازە شوێنی هی مردوەکان پڕکەنەوە بۆیە وردە لە تەماشای دەکەیت جستەیان لە کەمی داوە تاکو و کۆتایان پیات و نەکەر لە جستەی مرۆڤدا لە دەوروبەر و لە بوونەوەریشدا هەمیشە تازەبوونەوە بەردەوامە مردن هەیە و مەرگ هەیە و ژیان هەیە. زانایانی بواری گەردوناسی دەڵێن ئەستێرەی وا هەیە یا کەشانی وا هەیە دوای ملیۆنان ساڵی تیشکی تیشکەکەی دەگاتە ئێمە کەواتە ئەوەی کە بۆ وێنە بە 10 ملیۆن ساڵ تیشکەکەی دەگاتە ئێمە ئەو تیشکەی کە ئێستا ئێمە دەیبینین جاگەر هی ئەستێرەیە کە هی کەشانێکە ئەوە هی 10 ملیۆن ساڵ لەمەوە پێشێتی خوا بزانێ هی 10 ملیۆن ساڵ لەمەوە پێش خوا بزانێ ئێستا ڕەنگە هەر نەشما بێ ئەستێرەی دیکە شوێنی ئەوەیان گربێتەوە. جا کە لە خودی جەستەی مرۆڤدا و لە بوونەوەردا وایە و لە دەوروبەردا وایە ساڵانە بە خۆت دەزانی کەشەکانی ساڵ زستانە و بەهارە و پاییزە اونجا هاوین دێت و دووبارە کەشەکانی ساڵ مانگەکان ڕۆژەکان هەمووی تازە دەبنەوە کەواتە دەبێت گۆڕانکاری هەبێت لە ژیانی مرۆڤدا لە هەموو ڕۆکانەوە و هەر کۆمەلگایەک تووشی حاڵەتێکی دۆگمایی بوو وەستا جمودی کرد بێگومانەوە نەخۆشە و ئەو کۆمەلگانی کە دەوەستن وەکو چۆن ئەو کەسانی کە ژیانیان لە نەشونما دەوەستێمانە مردوون یا لە حکمی مردودان بەش هەمان شێوە کۆمەلگاش هەروایە هەر کۆمەلگایە کە وەستا چ لە ڕووی فیکرەوە چ لە ڕووی هەست و نەستە دەرونیەکانەوە چ لە ڕووی بیر و ڕاوبۆچوونەکانەوە چ لە ڕووی گەشەی کۆمەڵایەتیەوە لە ڕووی گەشەی ئابووری گەشەی سیاسی هەر کۆمەلگایەکە لە بەرەو پێشچوون وەستا ماناوە بەرەو مەرگ دەڕواوە بەرەو لە بەین چوون دەچێت. بۆیە پێویستە ئێمە بیر بکەینەوە لە گۆڕانکاری لە کۆمەلگای خۆماندا لە من 3 شەم بۆ بەکارهێناوە پاکسازی چاکسازی و ڕاستکردنەوە. دەبێ هەمیشە پاکسازی هەبێت
شتی بە کەڵک نەهاتوو فڕێدەین خۆمانی لێ پاکەینەوە خۆمانی لێ بژارکەین وەشتی باش کە تاستا نیمانە یاگەر هەمانە بەڵام بە تۆخینە خۆمانی پێ بڕازێنینەوە و حاڵەتی لار دەبێت ڕاز بکرێتەوە ئەوە سنەتی خوایە گەر بمانێت کۆمەلگای تەندروست و سالم بین و کۆمەلگایەک بین بتوانین بەردەوام بین دەبێت حاڵەتی پاکسازی و چاکسازی و ڕاستکردنەوەمان تێدا بەردەوام بێ هەر بۆیەش خوا سبحانه وتعالى بە ئومەتی پێغەمبەری فەرمووە عليه الصلاة والسلام ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون فرمان بپسندەکان و ڕێگری لە ناپەسندەکان لە ڕاستیدا هەر هەمان ئەو پرۆسەی پاکسازی و چاکسازیە خوا دەفەرمێ با لە نێو ئێوەدا کۆمەڵێک ببن یا ئێوە کۆمەڵێک بن کە بانگەواز دەکەن بۆ هەر چیش چاکەیە فەرمان بە هەر شتی پەسەندە دەکەن ڕێگری لە شتی ناپەسەند دەکەن و هەر ئەوانش سەرفرازن واتە کۆمەلگایەکی ئەوە دەتوانێت بەردەوام بێ کە بەردەوام شتی بە کەڵک نەهاتوو بە کار نەهاتووی خۆی واز لێ بێنێ وەشتی باش و بە کەڵک بێنێ و ژیانی خۆی پێ بەرەو پێش بەرێ بەڵێ تا چەند ئەوەی کە جەنابەت فەرمووت پێویستە هەموو کۆمەڵگەیەک گۆڕانکاری بکە دەبێت پرۆسەی گۆڕانکاری تەنها لە پێناو ئەوە بێت کە بوتێ گۆڕانکاری کراوە یان نەخر لەوە گەورەترە نا بەتەکید چونکە خوا سبحانه وتعالى ئەگەر تەماشای قورئان بکەین دەفەرمێ يأمرون بالمعروف وينهون عن المنكر گۆڕانکاریەکە دەبێ وابێ شتە پەسەندەکان دەچەسپێنن شتە خراپەکان لا دەبن قەدەغە دەکەن ڕیشەکێشیان دەکەن ئەهلی تەسەوف لە بواری تەزکیەی نەفسدا زاراوەیەکیان هەیە دەڵێ التخلية من الرذائل والتحلية بالفضائل خۆ بژارکردن لە صیفەتە نزمەکان خۆ ڕازانەوە بە صیفەتە پەسند و بەرزەکان وەکو من لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەرڕۆژنای قورئان و سونەدا بە تەفسیل باسم کردووە جا نەخێر خۆ گۆڕانکاری لەبەر خودی خۆی نییە بەڵکو زانست کە شتێکی زۆر باشە زانست لەبەر زانست نییە زانست بۆ ئەوەیە بۆ کار و کردەوەی چاکە یعنی کەسێک کە دەچێت بۆ لای پزیشکێک ئەنجا ئەو پزیشکە فەحسی دەکا و سۆنەر و فەحس و ئەشیعە و دەیەوێت کەتلی حاڵی بێداخوازشێتی دوایی دەچێت بۆ سەیدەلیە و بۆ دەرمانخان دەرمانەکان وەردەگە گە بەکاریان نێنێ هیچ سوودی هەیە بەتەکید نەخێر کەواتە ئێمە گۆڕانکاری دەبێت بۆ بەرەو پێشچوون بێ بۆ ئەوە بێ کە ئێمە دەست لە شتە خراپەکان هەڵبگرینەوە بەشتی باش شوێنیان پڕکەینەوە لە هەموو ڕۆکان و لە هەموو بوارەکانەوە لە بواری حکومڕانی و سیاسەت لە بواری بازرگانی و ئابووری لە بواری کۆمەڵایەتی لە بواری فیکری لە بواری ئەخلاقی لە هەموو ڕۆکانەوە دەبێت هەمیشە چاومان لەسەر خۆمان بێت چاوم بە خۆماندا بجێڕین و شتی خراپ و کە بزانین بە کەڵک نایە منکەڕە بە زاراوی شەرعی منکەڕە و بە کەڵک نەهاتوویە و بەکار نەهاتوویە ناپەسەندە تووڕی دێن وازی لێ بێن وەشتی باش بێنێ پێش خۆمانی پێ بڕازێنین بەڵێ مامۆستا تا چەند ضرورە پێویستە کە پرۆسەی گۆڕانکاری لە خودەوە لە زاتەوە دەست پێ بکات ینی گرنگە ئەم لایەنە بگرین یان جارە پێشەوەی زاتی خۆمان تاکەکان لەسەر ئاسی تاک گۆڕانکاری بکەن لە خۆیانە تاو بنە گۆڕانکاری لە دەرەوەی خۆیان حتا ئینسان لە خودی خۆیدا خۆی نەگۆڕێت بە تەکید واقع دەرەوەی خۆت ڕنگدانەوەی خۆتە خۆی پرگار لە ئاەتی ژمارە 11 سوورەتی ڕعددا دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بێگومان خوا حاڵی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان ناخی خۆیان نەگۆڕن جا ناخی خۆ دەبێتەوە بە چی ناخی مرۆڤ دەرونی مرۆڤ سێ پێکاتەی سەرەکی هەیە بیر و بۆچوونەکانن مەفاهیم و بیر و بۆچوون هەست و نەستەکانن کە پەیوەندیان بە دڵ و دەرونیەوە هەیە و ڕەوشت و ڕەفتار و ئاکارەکانن کە پەیوەندیان بە جەستە و ئەندامەکانیەوە هەیە کەواتە دەبێ ئینسان دەستکاری بیر و بۆچوونەکانی خۆی بکە و هەست و نەستەکانی خۆی خولیا و هەست و نەست و ئاواتەکانی خۆی کە پەیوەندیان بە دڵ و دەرونیەوە هەیە هەروەکو چۆن بیر و بۆچوونەکانی پەیوەندیان بە عەقڵ و هۆشیەوە هەیە و دەبێت ڕەوشت و ڕەفتار و ئاکارەکانی خۆی بگۆڕێ خوا دەفەرمێ خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان ناخی خۆیان نەگۆڕن تۆ تەماشا بکە کۆمەلگایە کە جیرۆدەیە بە حکمی تاکڕەویەوە حکمێکی تاکڕەوی بنەماڵەیی لە وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی تاوان لەو نمونەمان زۆرە
یاخود جیرۆدەیە بە قۆرەخکاری و لە ڕووی ئابوووریەوە یا جیرۆدەیە بە جەهل و نەزانی و لاساکردنەوەی کوێرانەی پێشینانەوە یاخود جیرۆدەیە بە کۆمەڵێک دابوونەرێتی کۆمەڵایەتی ڕزی و پرتوکاو بە کەڵک نەهاتووە یاخود لاساکردنەوەی بێگانانەوە یعنی لە هەموو ڕۆکانەوە کەسێک کە جیرۆدەیە بەو شتە خراپانەوە ئەوانە لە چیەوە پەیدا بوون بێگومان لە بیرروبۆچوونی هەڵا و لە هەست و نەست و خولیایی هەڵا و لە ڕەوشت و ڕەفتاری هەڵە کە پەیوەندی بە تاکەکانەوە هەیە یعنی حیزبێک ڕژێمێک بنەماڵەیەک کەسێک کە پێی وابێت قەناعەتی وابێ ئەو شتێکی تایبەتە ئەو خەڵکەی دیکە هەمووی دروست کراوە لە خزمەتی ئەو دابن کەسێک وابیر بکاتەوە جاگەر عشیرەتێکە کەسێکە بنەماڵەیەکە حیزبێکە وا پێی وایە کە ئەو حەقی ئەوەی هەیە ئەو خەڵکەمووی لە خزمەتی دابێ و ئەو خزمەت کراو بێ خەڵکی خزمەتکار بن ئایا ئەو جۆرە بیر و بۆچوون ئەو بیرکردنەوەیە سەری لە چێوە دەردەچێت سەری لەوە دەردەچێت ئەو کەسە ئەو بنەماڵە ئەو حیزبە ئەو خێڵە یاخو ئەو دەوڵەتە بۆ وێنە هیتلەر بۆچی وای کرد پێی وا بوو کە ڕەگەزی ئاری باشترین ڕەگەزە و ڕەگەزەکانی دی ڕەنگەکانی دی توخمەکانی کەمە دەبێت لە خزمەتی ئەوە دابن جوولەکە بۆ لەگەڵ هەموو دنیا کێشیان هەیە دەزانین لەبەرچی چونکە وەکوخوا سبحانه وتعالى لێیان دەجێڕێتەوە وقالت اليهود والنصارى نحن أبناء الله وأحباؤه ئێمە کوڕانی خوا و خۆشەویستانی خوایی هەر کەسێ خۆی بە نزیکی خوا زانی پێی وا بوو یان دەڵێ نحن شعب الله المختار خۆی بە گەری هەڵبژاردەی خوا زانی لە تەورات و لە تەلموددا بۆ زانیاریت ئێستاش هەیە دەڵێ وەکو چۆن خوا مەڕووماڵی بۆ مرۆڤان خوڵقاند و ئاژەڵ مرۆڤەکانیشی هەموو بۆ گەری جوولەکە خوڵقاندوون خزمەتیان بکەن لەبەرەوە دەڵێ هەر چۆنێکی زەفرت بە ماڵ و حاڵیان بر بۆ تۆ حەڵاڵە لە ئەسڵدا خوا بۆ تۆی خوڵقاندوون جا ئەو بیرکردنەوەیە سەری لە چیەوە دەردەچێت سەری لەوە دەردەچێت ئەگە پێت چاک بوو دەوڵەتۆکەیەک لەسەر زەمینی میلەتێکی یەکەی کە خەڵکی فەڵەستینە دروستکەی دروستیکە ئەگەر پێت چاک بوو کە شەڕی جیهانی یەکەم و دووەمە جێسێنی هەڵی گیرسێنە ئەگەر پێت چاک بوو کە میلەتێک قڕەبڕکەی قڕەبڕی کە چونکە تۆ بۆ تۆوا چاکە لە ڕاستیدا کاکدانا ئەو بیرۆکە غەڵەتانن هەمیشە تەسەووری هەڵە تەسەڕوفی غەڵەت لە ئینساندا پەیدا دەکات بۆیە خوا سبحانه وتعالى خوای حەکیم و کارزان کە دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئێستا تۆ تەماشا بکە ئەم وڵاتەی ئێمە لە چارەگە سەدی ڕابردوودا چی حکمی کردووە کۆمەڵێک بڕیار بەدەست کە وەکو گوتم باسی دوو حیزب دەکرێت پارتی وێژێتی بەڵام ورتری بکەیەوە لە نێو ئەو دوو حیزبەشدا شتی بچووکتر هێزاگەر ماڵە بنەماڵەیە شخصە هەرچی هەیە گرنگەوەیە بڕیار بەدەستەکان لە حیزبەکەش بچووکترن ئەگە هەر حیزبەکەش بێ شتێکی ستەمە ئەگە دوو حیزبش بێ باش میلەتێکین ئەمە کۆمەلگایەکین بۆ دەبێ هەچی لەگەڵ دوو حیزبە نەبێ دەبێ مەحروم مەزڵوم بێ بەڵام جا ئەمجا تۆ تەماشای ئەندامانی حیزبەکە ئەو دوو حیزبەش بدوێنە ئەندامانی نەک هەر سادەیان ئەندامانی سەرکرداتی و قیادەیان بدوێنە ئەوانیش ئەگەر بتوانن دڵی خۆیانت بۆ بکەن و خۆیان بە مەزڵوم مەحروم دەزانن دەڵێ مەش هیچ کارەی هیچمان بەدەست نییە باشە بەو عەقڵەتە وڵات بەڕێوە دەچێت ئەم عەقڵەتە دەبێ بگۆڕدرێ وەکو من لە پەیامەکەی جەشندا گوت بووم ئەو عەقڵەتەی کە لە چارەگە سەدەی ڕابردوودا ئەم وڵاتەی بەڕێوە بردووە یان دەبێ بگۆڕدرێ یان دەبێ ڕاز بکرێتەوە گەنا ئەم بارودۆخە چانابێ جا بەڵێ خۆگۆڕین بناغەی واقع بۆ گۆڕانە هەتا خۆت نەگۆڕی یا تۆ ئەوە ئەوکو بڵین جا بڵێ ئەوە ئەو حکومڕان و بڕیار بەدەستە خۆی ناگۆڕێ دەڵێ من وام قازانجە باش ئەدی خەڵک دەبێ دەستەوەژنۆ دابنیشێ بۆچی خوای پەروەردگار دەفەرمێ والمؤمنون والمؤمنات ئەگەر لە سوورەتی ئاەتی 104 سوورەتی ئالی عیمڕاندا دەفەرمێ ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر لە ئاەتی ژمارە حەبتاوێکی سوورەتی ئەتەوبە خوا بەبێ هەڵاواردن تێکڕای پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار بەوە پێناسە دەکات دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم تێکڕای پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار دۆست و پشتیوانی یەکدین
فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە دەکەن نوێژ بەرپا دەکەن زەکات دەدەن فەرمانبەری خوا پێغەمبەری خوا دەکەن هەر ئەوانەش خوا بەزەیی پێیاندا دێ هەر ئەوانە شایستەی ئەون کە خوا بەزەیی پێیاندا بێ کەواتە بۆیە خوا سوبحانەوە تەعالا ئیمانداران وا پێناسە دەکات تاکو بزانن کە ئەرچی سەرشانیانە نابێ لە واقعێکی لاری خوان و ڕابمێنن دەبێ هەوڵدەن ڕاستی کەنەوە نابێ واقعە کە پڕ بۆ لە گەندەڵی تێوە ڕابێن دەبێت پاکسازی بکەن نابێ لە واقعێ کە هەزاران چاکە و معروفی تێدا فەرامۆشکراوە تێوە ڕابێن دەبێت چاکسازی تێدا بکەن ئەلبەتە ئەوە وەکو گوتم بابای بڕیار بەدەست و حکومڕان دەبێت ئەو خۆی ڕاستکاتەوە ئەگە و ڕاست نەبەوە دەبێت خەڵک ڕاستی کاتەوە دەبێت خەڵک بێ هەڵوێست نەبێ پێغەمبەر وا دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو ليشيكن الله أن يعمكم بعقاب بتأكيد بفرمان بشاكب كان وري لخرابة بقرن أجرنا نزيك أخوا سزا وطوليشي قشتيتان بوبنياري كاتما موسى راست كردنەوە بەوانە ئەکرێت کە خۆیان ڕاست کردوێتەوە گۆڕانکاری بەوانە ئەکرێت کە توانیوانە گۆڕانکاری لە خۆیان بکەن این ڕاستە بوترێت کەسێک نەیتوانی بێ گۆڕانکاری لە خودی خۆیان بکە ناتوانێت گۆڕانکاری لە واقعیات گومانی تێدا نیە جا من وەکو دروشمێک باسم کردووە ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت گومانی تێدا نیە فاقد الشيء لا يعطيه کەسێک شتێکی نەبێ ناتوانانی لێ ببەخشێ هەر بۆیە خۆی سا زۆر خەڵکێ لە وڵاتی ئێمەدا باسیەوە دەکا من لەو ڕۆژانی ڕابردوودا کەسێکم بینی کە شارەزایە لە بارودۆخی ئابووری و ژیان و گۆزەران پیاوێکی بڵێن نزیکە لە بەرپرسەکانەوە گوتی مامۆستا باسی نەفەرێکی کرد گوتی زۆر باسی گەندەڵی ئەوە دەکا گوتی بەڵام من ئاگادارم هاوسەرەکەی نازانم چەند نزیکی ملیارێکی هەیە چەند سەد ملیۆنی هەیە بە گەندەڵیش پەیدای کردووە دی زۆرم پێ عەجایبە کە دەیبینم باسی گەندەڵی دەکا کاکە دانا قسە فەقیرە هەموو کەس پێی دەوێرێ بەداخەوە ئێمە وەستای قسان و کۆڵەواری دەستانمان زۆرن ێ باشە ئێستا هەرچی لە وڵاتەدامی دەڵێ یاسا دەبێت سەروەر بێ ێ برادەر یاسا خۆت لە هەموو پێش هەموو کەسای پێشێرت کردووە کاکە دەبێ خەڵک هەموو وەکو یەکە دەبێت دادگەری هەبێ یەکسانی هەبێ ئێمە هەموو وەکو یەکینە من خۆم پێ لە کەس زیادی باشە دەی وای بەکردەوە وای دەوروبەرت تەماشاکە حیزب و خزمت تەماشاکە چۆن دەژین چیت لێ کردوون چۆنت پڕ کردوون خەڵکی کەش تەماشاکە چۆن قڕ بووە بەڕاستی زۆر ڕاستە کە ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت پاکسازی بە پاکان و چاکسازی بە چاکان دەکرێت ئەگەر ناقسە وڵا ناچێتە گیرفانی کەسەوە کوردەواری خۆمان دەڵێن بە حەڵوا دەم شیرین نابێ هەموو ئەو قسانە کۆ بکێ بای ئەوە نێت و هەنگاوێکی خێر بنەی بە تایبەتی وەکو گوتم ئەوەی کە بڕیاری بەدەستە کاکدانا ئەوەی کە شتی پێ چاک دەکرێت و پێی خراپ کراوە و پێشی چاک دەکرێت ئەوە بەڕاستی ئەوانە نابێ وەکو خەڵکی دیکە قسە بکەن و ڕەخنە بگرن و دروشم شیعار بەرزکەن بێن هەنگاو بنێن بەڵێ مامۆستا ئەگەر بیوسێ ئەو واقعی کە ئێستا هەم دەسەڵاتی تا قۆڕخ کراوە هەم سامانی تا قۆڕخ کراوە بیست گۆڕانکاری بەسەر واقعەکە بێ جابووی کە بینەر حاڵی بێ مەبەستمان کەسێک نییە حیزبێک نییە ئەنی شخصەنە نیە گە بیوسێ بارودۆخەکە بگۆڕدرێ پێویستە چی بکەین ئێمە تاکی خەڵک حیزب و لایەنە سیاسیەکان هەر کەسە و بە پێی ئاستی بەرپرسیارەتی خۆی پێویستە چی بکە وڵای ئەو پرسیارێکی گەورەیە کاکە دانا دیارە ئەم بارودۆخە کە ئێستا هەمومان لەگەڵیدا دەستەویە خەین و وەکو کابوشتێکی قورس وایە بە سەرسینجی هەموو لایەکەوە بە شەو ڕۆژێک پەیدا نەبووە تاکو بە شەو ڕۆژێکیش لابچێ و چاک ببێ من پێم وایە هەنگاوی یەکەم بریتە لە ئەوە کە بۆ ئێمە کە میلەتێکی موسڵمانین پێم وایە هەنگاوی یەکەمەوە کە ئینسان خوا ببینێ خوا سوبحانە وتەعالا بە چاوی عەقڵ و دڵ خوا ببینێ و قیامەت و لێپرسینەوەی خوا و سزا و پاداشتی خوا بێنێتە بەر چاوی خۆی یەک دوو ئینسان چاو بە بۆچوونەکانی خۆی دابژێڕێتەوە چونکە وەکو گوتم ئەم وەزعە بەوە لار بووە کە هەندێک کەس پێیان وایە حەقی زیاتری هەنێ لە خەڵک هەندێک کەس پێی وایە کە ئەو حەقی خۆیەتی ژیانی کوڕی کچی خزمی حیزبی جابێ لە هی خەڵکی دیکە ئەو عەقڵەتە دەبێ واز لێبێنین مڵک و حکومڕانی
بكفر بردوام دبي بلان بظلم وبردوام نابي قد يدوم الملك مع الكفر ولا يدوم مع الظلم لا أوروبا وروج أوا وڵاتانی دنیا بۆ بەردەوامن چونکە بەڵێ ئەهلی کوفرن بەڵام جۆرێک لە دادگەری نیسبیان لە بینی خواندا مرۆڤ وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵدا دەکرێت نەگوەکو منتەمی بۆ فڵان حیزب و بۆ فیسار حیزب وەکو مرۆڤ وەکو هاوڵاتی کەواتە پێش هەموو شتێک هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بەخوا پاشان ئەو عقلێتە لە مێشتی خۆماندا لابەرین کە کەسێک پێی وابێت خۆی بنەماڵەکەی حیزبەکەی عەشرەتەکەی جای لە خەڵک حەقی زیاتری هەیە دوو لە بەرامبەریشدا ئەوە فەرزەن ئەو عقلەتەی لە مێشتی خۆیدا لا نەبرد پێی وابوو کە نەخێر هەر جیاوازە لە خەڵک ئەو عقلێتە لابەرێ خەڵک ئەو قەناعەتە غەڵەتە لابەرێ کە پێی وابێ کەمتر لە بەرامبەرەکەی چاوی چاوم فرعون کاتێ فرعوناتی بۆ کرا کە دەیگوت ئەنا ڕەبوکم الأعلا خەڵکێکیش هەبوو بیپەرستن بەندایەتی بۆ بکەن غوڵامەتی بۆ بکەن جامن ئەگەر فرعونم بۆ نەگۆڕدرێ عقلەتی فرعونم بۆ نەگۆڕدرێ و ئەو خەڵکە تۆ لە ساحەی خەڵکدا دەبێ و کاتە تۆ بۆ خۆت پێکەمە من بەرپرس ئەم وڵاتە هاتۆ بۆ لام جاگەر لە سینچی ئاسایشە شوڕتەیە پێشمەرگەیە بەرپرس یعنی یاخود کارمەندێکی گەورەیە لە فەرمانگەیەکدا توێتی وەڵی مامۆستا ئەوە مش ناچاری وکنمە کاکە بوو پاکانە بۆ خۆ دەکەی خۆ ئەم خەڵکی وڵاتە خۆیان دەبێ ئاسایش بیان دەی پێشمەرگە یان پۆلیسە یان کارمەندێکە یا جوتیار هێندی کاسبێکە هەست بە ئیحراج و سەغڵەتی مەکە بەس من یەک ئامۆژگاریم بۆت هەیە توێتی بەڵێ توم ئەو موچەی کە وەری دەگری پێتوانە بە خێرت پێ دەکرێ ئەو موچەیە کە وەری دەگری ئەگەر لە بەرامبەر خزمەتێکی حەڵاڵدایە ئەوە پارەکەت لێ حەڵاڵ و زەڵاڵە بەڵام ئەگەر ئەو موچەیە کە دەدرێتێ پێت وابێ نرخی خۆتە و تۆیان کڕیوە دەبێ کە بوو بە دەنگدان پێچەوانەی قەنەعەتی خۆت دەنگ بدەیت ئەو کاتە پارەکەشی لێ حەرام دەبێت بۆ چونکە تۆ ئەو پارەیە لە بەرامبەر شتێکی ناشەرعی داوەری دەگری ناشەرعیت پێ دەکەن جاکاکە دانا ئێمە ئەگەر عەقڵیتی ئەو کەسەشمان پێ نەگۆڕدرێت کە پێی وایە لە خەڵک جیایە و خەڵک بیلاد و عیباد بۆ خزمەتی ئەو دروست کراون خۆ دەبێ و خەڵکە خۆی بگۆڕێ چونکە بەهۆی ئەو قەنەعەتە غەڵەتانی کە لە خەڵکدا هەن لەو خەڵکی کە بە دەوری ئەو وەزع ناشەرعیانەوەیە بەهۆی وانەوە ئەو بازارەکەی قەڵەباڵغە کەواتە دەبێ ئینسان دەستکاری بیر و بۆچوون و قەنەعەتەکانی خۆی بکە ئەلبەتە لەبەر ڕۆشنایی شەریعەت و عەقڵ و مەنتیقدا پاشان ئینسان خەڵک دەبێت جورئەتی هەبێ بوێر بێ من بەڕاستی سەرم سوڕماوە لە کەسێک کە 56 ساڵ دەژێ بە کۆیلایەتی هەست بەوە ناکە کە مرۆڤە هەست بەوە ناکە کە بەشەرە هەست بەوە ناکە کە خاوەنی ئیرادەی خۆیەتی دەنگدان دێتە پێشێ دەڵێ بوات دەنگدا ئەخ بڵێم چی وەڵا بڵێم نانم دەبڕن و دەوڵەمەند لەم وڵاتە هاتووە بۆ لام گوتوێتی من فلان بەرپرس تا ئێستا 150 واریداتەکەی من بۆ ئەو بوو ئێستا لەسەری کردووم دەڵێ دەبێت بۆم بکەی بە 160 ئەوتم ئەو چەندی داوە پارێتی وڵا لاقی لەسەر لاقیدا ناوە لە ماڵی خۆیەتی ئەوتم چۆن بە شەرتێک دەیگو مانگانە بسن واریداتی ئەو کاتە بڵێنەوە واریداتی چەند ملیۆنە ئەوتمانی ئەو هەموو ملیۆنانە دەدێ بەلاش بتی بەڵێ تۆ ئەو ژیانت بۆ چییە تۆ کە مرۆڤ مرۆڤێک نەژی دەیگو ئاخر لە خۆم دەترسێم باش ئاسان تۆ پارەیت بۆ چییە کە هەت بە پارەکەت بووی بە کۆیلە خوا هەموو شتێکی بۆ مرۆڤ دروست کردو ئێستا تۆ بە پارەکەی خۆت بووی بە کۆیلە و ئەو حوتانە ئێوە دروستان کردوون لە ڕاستیدا کاکدان ئەمە قەنەعەتم وایەکە وەکو چۆن گلەی لە ستەمکارێک دەکرێت گلەی دەبێت لەو خەڵکەش بکرێت ئەو کەم ستەمکاریان بەسەرخوانەوە کردوتە ستەمکار ئێستا ئینسان دەچێت بۆ مەلە کەس دەتوانێت لە وشکانی مەلە بکە هەتا حەوزێکی دەست نەکەوێت هیچ فیرعونێک نەیتوانێت بڵێ من پەروەردگاری خەڵکم هەتا خەڵکێک ئامادە نەبوو بێ قابلیەتی چەوسێندرانەوە هەبوو جا چەوسێنەر پەیدا دەبێت بەڵێ کاتە ئەلێرەیە ئەوانەی کە بارودۆخێک یان دەسەڵاتێک سامانە قۆرخەکەن لەسەر ئەوەیان خۆی دادگەر سزایان هەیەات ئەو کەسانی کە قوبوڵیانە ئەو ستەمایان لێ بکرێ بچەوسێنرێنەوە ملکەچە بن هەمان جۆرە سزایان هەیە لە سوورەتی ئەعرافدا ئەخوای پەروەردگار دوای ئەوەی کە باسی ئەوانە دەکات کە دەچنە دۆزەخەوە
دفرميت أعوذ بالله من الشيطان الرجيم حتى إذا اداركوا فيها جميعا هتا كاتك هميان بيكو خركرانوا وتسركر ذكانوا شوين كوتوا كان قالت أخراهم لأولاهم شوين كوتوا كان أتباع كان بسركر ذكان ينقد بمتبوع كان ينقد ببيش روكان كلا بيش يانو روجتون ربنا هؤلاء أضلونا فآتهم عذابا ضعفا من النار پروردگار ما أوانا إيما القبرا كرد كي يستاج لبيش مانون لدنياش دا أو بيش مان كودن بري هلطو بلد دا فآتهم عذابا ضعفا من النار سزاي دوقات يا شنقات يعني بدي لا أقرد وزغ دا خاص دا فرمي قال لكل ضعف ولكن لا تعلمون بو هر كاميكتان سزاي شنقات وياخد دوقات هي بلا مناسانا وقالت أولاهم لأخراهم بيش كوتوكان أواني لي بيش وسركردكان وزلزلكان بشوين كوتوكاني خويان قد فما كان لكم علينا من فضل إيوش بلتان بسر إيما ونيا ونبي إيما لي وزيات العذاب بدرين وكشون إيما عذابي شنقات ماني وش العذابي شنقات تاني هي جاء تجرواني قرآن وكم من تفسير سورة أعراف لبرج الشاشي تفسير كرده كم بتفصيل باسم كردوه تجرواني قرآن دلن باشا حكمتي شيء ئەوانەی کە سەرکردە بوون جەماڵ سەبوو بوورە کاتی پشووە بە ئەوە هەڵگین بۆ دوای پشۆکە و ئەگەڕێنەوەلات بینەرانی عەزیز و خۆشەویست لە بەرنامەی بەدانایی بەردەوامە بین پاش پشوویەکی کەم دێینەوە. دووبارە سڵاو بینەرانی عەزیز و خۆشەویست من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی بە دانایی دووبارە هاتینەوە خزمەتەن مامۆستا پێش پشووەکە لەوەی ڕامگرتی کە جەنابەت ڕاوی ئەو ئاەتانە دەکرد چۆن ستەم لێکراوان و ئەوانەی کە ستەمیش قوبوڵەکەن ملکەچن هەمان زۆری سزای خۆی پەروەردگار کە دەفەرمێ لكل ضعف ولكن لا تعلمون دوایی سەرکردە و پەیڕەوی لێکراوەکان بە پەیڕە و شوێن کەوتوەکانی خوان دەڵێن فما لكم علينا من فضل ئێوەش هیچ پلەتان بەسەر ئێمە نییە واتەگەر ئێمە عەزابی دووقات یا چەند قاتمان هەیە ئێوەش بە هەمان شێوە خۆمان بەسەردا هەڵمەکێشن وەکو یەکین توێژەرانی قورئان دەڵێن حیکمەتی چیە باشە ئەوەی کە بەڕێی گومڕاییدا پێش خەڵک کەوتووە زوڵمی لە خەڵک کردووە خەڵکی چەوساندوتەوە و خەڵکی بە زۆر هێناوەتە ژێر ڕچێف و باری خۆیەوە ئەوە گوناحی خۆشی لە ئەستۆیە و هی ئەوانیش ئەی باشە ئەوان کە چەوسێنراونەوە بۆ ئێوانیش سزاکەیان دووقات یا چەند قاتە وەڵامەکەی ئاوا دەدەنەوە چکە خوای تەعالا وای دەفەرمێ لكل ضعف ولكن لا تعلمون فەرمایشتی خوایە چونکە دوایی سەرکردەکان بنا لەسەر فەرمایشتی خوا بە شوێن کەوتوەکانی خوان دەڵێن فما كان لكم علينا من فضل ئێوە بەسەر ئێمەوە هیچ پلە و زیادیتان نییە چکە خوا دەفەرمێ بۆ هەر کامێکتان عەزابی دووقات هەیە دەڵێ وەکو چۆن ستەمکارەکان گوناحی خۆیان لە ئەستۆیە و خەڵکەش کە هەڵیان خەڵەتاندون ستەم لێکرا و چەوسێنراوەکانیش واتە ئەو چەوسێنراوانەی کە بە ئیرادەی خۆیان بە دوای ستەمکارەکان کەوتو نەک کەسێک زوڵمی لێکرابێ بێچارە بوو بێت ئەوە نا ئەو کەسەی کە لەبەر تەماعێک و لە ترسان و لەبەر تەماع بە دوای ستەمکارێک دەکەوێ و دەوری قەڵەباڵغ دەکا و لە خزمەتیدایە و بۆی دەبێتە دەهۆڵکوت یا بۆی دەبێتە پشتیوان و پاڵپشت ئەوە دەڵێ چونکە ئەویش گوناحی خۆشی لە ئەستۆدایە ئەو چەوساوەیە و گوناحی ئەو کەسەش کە بەسەر خۆی کردوێتە چەوسێنەر وەگەر ئەو نەبووایە ئەو نەبێ خۆ یعنی فرعون وەختی خۆی کە گوتی ئەنا ڕەبوکم الأعلا بۆچی وای گوتووە تەماشای کردووە ڕەنگە پێشێ بە شێوەیەک لە شێوەکان گوت بێتیە من پەرستراوم تەماشای کردووە خەڵک چەپڵەی بۆ لێ داوفیکەی بۆ دەکێش قوربان لە خزمەتی زەکتێتی مادام بۆ خەڵکە ئامادە بن دیارە هەروام یعنی دیارە قەدافی کە لە لیبیا دەیگوت من ئەنتم نحن أحق بلیبیا ئێمە شایستەترین بە لیبیا ینی لیبیا وەکو مەزرا و کێڵگەیەک دادەناو کە بۆ خۆی خاوەنیەتی مەڕووماڵە خەڵک هەمووی لە خزمەتیدایە دوای ئەوە ئەو قەناعەتە دروست دەبێت کە خەڵک ئامادەی هەیە لە ژێر ڕچێفی ئەواندا بڕوە لەبەرەوە گۆڕانکاری و چاکسازی پاکسازی لە هەرێمی کوردستاندا بێ لە هەر شوێنێکی دنیادا پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە وەکو گوتم پەیوەندی بۆ کەسانەشەوە هەیە کە بارەکەیان لەسەر شانە و ئاگرەکەیان لەسەر پشتێک کراوەتەوە ئەڵبەتە ئەمن ئێستا ناڵم واقعی هەرێمی کوردستان کتومت وەکو لیبیای ساڵانی پێشوو وەکو میسری ساڵانی پێشوو یەمەن و کوێ ئەمن دەزانم کە
ئەوەی کە دەسەڵاتی بەدەستەوەی لەم هەرێمی کوردستانی ئێمەدا من دەزانم کە ڕەوایەتیشی لە خەڵک وەرگرتووە بەڵام ئایا هەر ئەوەندە بەسە کە ڕەوایەتی لە خەڵک وەرگر بێ ئەی نابێت دوایی بە شێوەیەکی ڕەواش حکم بکەی دادگەرانش حکم بکەی ئایا دادگەری هەیە ئەی هەموو قۆڕەخکاریە ئەدی ئەو هەموو ملیار لێرانە لەکوێ پەیدا بوون ئێمە تاسە کەسابەتی وامان نەبینیوە کابرا بە 4 ساڵ ببێتە ملیار لێر کەسابەتی وا لە هەرێمی کوردستاندانی پێما لە هەموو دنیادا وجودی نییە ئەی باشە ئەوە دیارێکە وەزعەکە لارە و ئەمجا تەماشا هەر شتێکی دیکە بکەی نەمانی دامەزراوەکان پێشێلکردنی یاسا مامەڵەکردن لەگەڵ خەڵک لەسەر بناغی ئینتیمای حیزبی و عەشیرەتی و دەڤەر نەک لەسەر بنەمای مرۆڤ بوون و هاوڵاتی بوون و ناڕوونی لە فرۆشتنی نەوت و لە بودجە و لە خێروبێری ئەم وڵاتەدا ینی زۆر شت دەتوانین بێنینەوە کە زۆر بە ڕوونی دیارە ئێمە بارودۆخێکی خراپمان هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئیداری بارودۆخێکی خراپمان لەم هەرێمی کوردستانەدا هێناوەتە دی کە دەبێت چاکی کەین و بێگۆڕین و دەبێت ڕاستی کەینەوە وڵا جەنابەت وەک سیاسیەک هەر لە سەرەتای تەمەنی لاوێتیتەوە دەست و پەنجەت لەگەڵ کە سیاسەکەشان نەڕم کردووە خوێندنەوە چییە بۆ ئەو کەسانەی کە بە جۆرێک لە جۆرەکان مل ئەیەن و بە ئیرادەی خۆیان وەک جەنابەت فەرموود مل ئەیەن بۆ ستەمکار و بۆ ئەوانەی کە سامان و دەسەڵات قۆڕخەکەن ئەمان هاوکاریانە بن ئەمان هوتافیان بۆ کێشن ئەو جۆرە کەسانە لای مامۆستا عەلی باپیر چۆنیانە پێشچاو پێناسەی تۆ خوێندنەوەی تۆ بۆ کۆمەڵایەت ینی باری کۆمەڵایەتی ئەو جۆرە کەسانە چۆنە بەڵێ وەڵاهی من پێشەوەی بێمە سەر باری سەرنجی خۆم و تێبینی خۆم و هەڵوێستی خۆم ئەڵبەتە من هەڵوێست و بیر و سەرنج و شتەکانی خۆم بەڕاستی هەمووی لە قورئان هەوڵدەدەم وەربگرم و لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خوای پەروەردگار لە سوورەتی هوددا دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون واتا مبنى پاڵ پشت و هاوکاری ئەوانەی کە ستەمیان کردووە ئەگەرنە ئاگرتان توش دەبێت چونکە هەندێک لە زانان وشەی ڕوکوونیان بە مەیل لێکداوەتەوە بەڵاوکو من تحقیقم کردووە ولا تركنوا یعنی پشتیان مەگرن و بۆیان مەبنە پایە بۆیان مەبنە بە بەردی بناغە بۆیان مەبنە پایە و کۆڵەکە واتە باری ئەوان مەخەنە سەرشانی خۆتان نەک تەنیان مەیلیان بەلادا مەکەن فتەمەسەکم و نار ئەگەرنا ئەگەر بۆیان ببنە پایە بۆیان ببنە پایە و مایە بۆیان ببنە باری ئەوان بخەنە سەرشانی خۆتان ببنە هاوکاریان ئەوە ئاگرتان توش دێت لە سوورەتی ئەسافاتدا خوای پەروەردگار دەفەرمێ احشروا الذين ظلموا وأزواجهم وما كانوا يعبدون من دون الله فاهدوهم إلى صراط الجحيم كويان خريان كانوا ستمكاران وێنەکانیان هاوێنەکانیان هاوتاکانیان و ئەوەی کە لە زیاتی خوادەیان پەرست و ڕێنماییان کەن بەرەو ئاگری دۆزەخ کاکە دانا ئەو جا بێمە سەر هەڵوێست و بۆچوونی من ئەوەیە کە حەقیقەت هەم لە دنیادا ئەو کەسەی کە دینی خۆی ویژدانی خۆی بە دنیای خەڵک دەدا ئینسان ئەگەر دینی بە دنیای خۆشی بدە هەر زەرەرمەندە چ جای دینی خۆت و ویژدانی خۆت بە دنیای خەڵک بدەیت ئەوە حەقیقەت لە دنیادا عیبدارە لە قیامەتیش گوناحبار و شەرمەزارە ئەوە ئاەتەکانمان هێنایەوە لەبەرەوە زۆر بەجددی خەڵک دەبێت چاو بە خۆی دابژێڕێتەوە و زۆر بەجددی ئینسان دەبێت پێها پێشی باسی ئەوم کرد دەبێت هەست بە لێپرسینەوەی خوا بکەین بۆ ئێمە لەم دنیادا دانرای بۆ تاقیکرانەوە و پاشان لێپرسینەوەی مێژوو هەیە و دواییش ئەم واقعە خۆ دیارەکە ئەممان لێ بێزارین بەخوا من چێ لەم وڵاتەدا زۆر بەهرەمەندە کە بە تەنیا قسەم لەگەڵدا دەکا قسەم لەگەڵدا کرد و ئەوش دەڵە دەبێت چاچیکەین چێ زۆر بەهرەمەندە و چێ پێمە وایە زۆر بڕیار بەدەستە ئەوش دەڵە وڵای ئەم وەزعە کەڵک نایە دەبێت چاچیکەین لاری خواری زۆری تێدایە ستەم و ناتەواوی زۆر دەبێت چاچیکەین دەی باشە کەواتە هەموو لا بەرپرسیارین و گرنگە ئێمە ئەو قەناعەتەمان هەبێت کە بزانین بەبێ خۆ ڕاستکردنەوە و خۆ پاکساز و چاکسازیکردن ناتوانین بەردەوام بین جا ئەو جۆرە کەسانی کەوا دەکەن ئەگەر پێیان وابێ وەکو بەرزەکی بانان بۆی دەردەچن لە بەرەوەی بێدەسەڵاتن خۆخوا سوبحانەوە تەعالا لە سوورەتی سەبەئدا ئەوانەی کە شوێن کەوتون بە مستەضعەفینیان ناو دەبا
وقال الذين استضعفوا للذين استكبروا ئەوانەی کە چەوسێنرا بوونەوە بەوانەی کە خۆیان بەزل کرد بوو پێیان گوتن لەولا ئەنتم لەکونا مؤمنین گەر ئێوە نەبوونا ئێمە بڕوامان دێنا یعنی هەرچەند بە چەوسێنراوەش ناویان دێنێ بەڵام دوایی خوا سبحانه وتعالى هەمویان وەکو یەک حکم دەدا گرنگە ئێمە بزانین وەکو بەرزەکی بانان بۆی دەرناچین لەبەر ئەوە کە بێدەسەڵاتین لەبەر ئەوە کە خەڵکی دیکە بەهرەمەندە و ئێمە زەرەرمەندین ئێمەش مادام بەشێکین و بووین بە بەشێک لە واقعێکی خراپ جگە لەوانەی کە هەڵوێستیان هەیە لە ڕاستیدا هەمویان پشک و بەشیان دەبێت لە سزای دنیای خوا و لە سزای قیامەتی خوای پروردگاریشدا لە سوورەتی ئەنفالدا خوا دەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله شديد العقاب لە بەڵایەک بترسێن کە تەنیا بە تایبەت تووشی ستەمکارەکانتان نابێ و بزانن خوا تۆڵەی توندە سزای توندە واتە تەنیا ئەوانە کە ستەمکارن توش نابن جا ئەوە لە ڕۆژی ئەوبەکر سەدیق خوا لێ ڕازی بێ ئەو ئاەتەی خوێندەوە ئەو ئاەتەی لە ئاەتی ژمارە 103 لە سوورەتی ئەلمائیدە کە دەفەرمێ يا أيها الذين آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم إلى الله مرجعكم جميعا فينبئكم بما كنتم تعملون أي أواني برواتان هنا ورياي خوتان بن خوتان مصمم بن وبابند بن أجر إيه وري راز بقرن أو كا وقوم رابوا زيانتان لنادا أو بكر الصديق أما آتي خوان دوا دواي فرمي خلشينا إيه وأم آتا دخوان نوا بلام لغير شويني خوي دادا يدنيان بحالا ليت يدقان شون كمن جملة بيغمبري خو أبو عليه الصلاة والسلام داي فرمو هەر کاتێک خەڵک ستەمی بینی خراپەی بینی و هەڵوێستیان نەبوو لە بەرامبەریدا نزیکە خوا سزای هەمویان پێکەوە بدە کەواتە بڵێ ئاەتەکە دەفەرمێ ئەگەر ئێوە ڕێی ڕاست بگرن ئەوانەی گومڕان زیانتان لێ نادەن بەڵام بەشێک لە ڕێی ڕاستگرتن ئەوەیە تۆ دەستی زاڵم بگری بەشێک لە ئیهتیدا و هیدایەت دران ئەوەیە کە تۆ لە بەرامبەر ستەمکاردا هەڵوێستت هەبێ ئەی بۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جالێردا ئەوەمە بیردێنێتەوە کە بیستومە دەڵ هەندێک بە ناوی شوێنکەوتنی سەلەفی ساڵحەوە دەڵێن مانگرتن حرامە بیدعەیە خۆ پێشاندان بیدعەیە ڕێپێوان بیدعەیە ئەوایان لەکوێ هێناوە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا دەفەرمێ سەید الشهداء حەمزە ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله گەورەی شەهیدان حەمزەیە و پیاوێک ڕاست دەبێتەوە لە حکمڕانێکی ستەمکار فەرمانی پێدەکا و ڕێگەری لێ دەکا ئەوش دەیکوژێ ئەوە لەگەڵ حەمزە دەهێنتە تەرازیەوە لە حەدیثێکە دەفەرمێ أفضل الجهاد كلمة عدل عند سلطان جائر گەورەترین جیهاد بریتە لە قسەیەکی دادگەرانە لە لای حکمڕانێکی ستەمکار ئەدی ئەوە لەکوێ کە وڵا دەبێ بەدزی نامەی بۆ بنێری و نابێ لە ئیعلام باسی بکەی و نابێ خۆ پێشاندان بکری ئەو قسانە بەڕاستی هەموو ماڵی پوشن و سەر بە خاوەنیانن حکمڕانە ستەمکار و میراتیەکان حکمڕانە دیکتاتۆرەکان تەڕویجی ئەو زۆرە قسانە دەدەن بۆی خەڵک هەمووی بە ناوی دینەوە دەمی خۆی ببەستێ و قەرەقەپی لێ بکە ئەی ئەو سەلەفی ساڵحی ئێمە ئەبوو حەنیفە سجن دەکری ئیمام ئەحمەد دارکاری دەکری ئیمام شافعی ڕادەکا دەچێ بۆ میسر عێراق بەجێ دێڵێ ئیمام مالیک لێ دەدەن شانێکی دەخزێ لەبەرەوە کە تەئیدی ئەوانە دەکات کە دژی بەنی ئومەیە و بەنی عەباس هەڵساون پێشینەی چاکی ماهەوا بوون ئیمامەکانی ماهەوا بوون بێدەنگ نەبوو لە بەرامبەر زوڵم و ستەم و لاداندا لەبەرەوە بە ناوی پێش شوێنکەوتنی سەلەفی ساڵح و پێشینی چاک و بە ناوی دینداری ڕەواز پێدانی ئەو جۆرە بیرۆکە و قسانە بەڕاستی خیانەتکردنە بە پێشینی چاک پێشینی چاکی ئێمە پیاوی بە هەڵوێز بوون کام لە پێشەواکانی ئێمە لە بەرامبەر ستەمدا بێدەنگ و لە بەرامبەر خراپەکاری لادانی حکمڕانەکاندا کە حکمیشان بە شەریعەت کردو بێدەنگ بوو تاکو ئێمە ئەوە وا لە خەڵک بهێنی کە نەخێر نابێ هیچ هەڵوێستێکە بێ ئەخە دنیا پڕ دەبێت لە زۆڵم و ستەم و خراپە و لە حەقیقەتدا بێدەنگی خەڵکە کە ستەم دروست دەکا نەک ستەم بێدەنگی دروستکە بێدەنگی ستەم دروست دەکا نەک ستەم زۆڵم و ستەم بێدەنگی دروستکە بەڵێ مامۆستا با ینی قسەیەک بکەین کە لەوانەیە لە دڵی هەندێک لە خەڵکیا بێ بە ڕاشکاوانە لە خزمەت جەنابتە و بزانین جەنابی وەکو کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی تێڕوانی لەسەر ئەو بۆچوونە چییە ئێستا هەمومان کۆکین لەسەرەوەی کە ئەم حکومەتی لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان زوڵم لە هاوڵاتی و فەرمانبەرەکانی خۆیەکات ئەم لایەنە سیاسانی کە بەشدارن من ئێستا لەگەڵ جەنابتە کە کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامیت
بەشداری کۆمەڵی ئیسلامی ناکاتە ئەوەی کە هاوکاری ئەوستەمەیە ئەم حکوومەتەیکە؟ بەڵێ وڵی کاکدانا پێشێ با من ئەوەت بۆ ڕاستکەمەوە لە پێشۆش ئاماژەم پێدا من دەڵم ئەوەی ستەم دەکا حکوومەت نییە حکوومەت دێوجامەیەکە بڕیار بەدەستان و ئەوانەی کە ئەمر نەهیان بەدەستە ئەوانن کە ستەم دەکەن حکوومەت بۆ خۆشی هیچێکە لە مەزڵومەکان چکە بۆ من وەزیرەکان دەبینم ڕێبەرگژەکان دەبینم حکوومەتەکە دەبینم قەرزدارە لەبەرەوە حکوومەتەکە دێوجامەیەکە پەردەیەکە لە پشت ئەو دێوجامە و پەردەیەوە کەسانێکن کە بڕیار بەدەستن هەمەکاری ئەم وڵاتەن بڕیار بەدەستن و زوڵم دەکەن ئەگەر زوڵمە ئەگەر عەدل ئەگەر چاکەی خراپەیە هی ئەوانە بەڕاستی جا من تەنیا ئەو گلێ دێتە سەر حکوومەت کە حکوومەتێکی ئەوە نابێ قبول کە حکوومەتایەتی بکە ئەمما بە وەڵامی پرسیارەکەت ئێمە کاتی خۆی کە بەشداری ئەم کابینی هەشتەمان کرد بە چەند مەرجێکەوە بەشدار بووین و بۆیش بەشدار بووین کە بەڕاستی ئەم کابینە کابینە چاکسازی بێ چاکسازی ڕیشەیش بێ و کابینەیەک بێ کە دامەزراوەکان دروستکە لە وڵاتەدا یاسا سەروەرکە و لەسەر بناغی هاوڵاتی بوون و مرۆڤ بوون لەگەڵ خەڵکدا مامەڵە بکە و قۆرەخکاری نەهێڵێ گەندەڵی نەهێڵێ بەڵام هیچ کام لەوانە نەبوون ئێمە تا ئێستا دیارە خۆ بڕیارێکی وا من لێرەوە ناتوانم بەتەنێ بیدەم ئێمە تا ئێستا وەکو سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تا ئەم لەحزەیەش مانەوەمان لەو حکوومەتەدا بەو هەموو کەم و کوڕیانەشیەوە بەو هەم بێچارەیەشیەوە کە هەیەی و حکوومەتە مانەوەمان پێ باشتر بووە بەڵام پێ باشتر بوو بۆ خۆتانیا لەبەر ناوەڵا لەبەر بەرژەوەندی گشتی بۆ خۆمان خۆ چەند ساڵە ئەو بودجەیە کە دەماندرایە بڕاوە هی ئێمەش لەگەڵی خەڵکێکی دیکە هەرچەندە خەڵکێککە هەر پڕە بەس ئێمە لە مێژە قڕکراوین یعنی ئەمە ئەو دووسێ وەزیرە گەر هەبن لە حکوومەتدا یانە بن بۆ ئێمە چێ بۆ کۆمەڵی ئیسلامی یعنی خۆ تۆ نییە وڵا بڵێ لە بەرامبەرەوە ئەو بەشداریەدا تۆ بەهرەیەک وەردەگری تەنانەت بودجەیەکی کەمیش وەردە هیچ نییە ینی کەواتە حقیقەت ئێمە بەرژەوەندی گشتیە پاڵی پێوەناوی تا ئێستا و لەم دواژەگەر بزانانی هەر ئەو بەرژەوەندی گشتی بۆ تاقیق دەبێن بکشێن و بەڕاستی ئاویلی ناخۆینەوە بەڵام وی لەم ڕۆژانەشدا ئێمە دیارە قسە دەکرێت لە نێو کادیرەکانی ئێمەداوە لە نێو سەرکردایەتیدا ئەم قەزیە دەوروژێندرێەوە لە ڕاگەیاندریشدا دیارە قسەی لەسەر کراوە ینی مانەوەی ئێمە و یاخود کشانەوەی ئێمەش من پێم وایە زۆر لە قەزەکە ناگۆڕێتەنەوە دەبێت هەڵویستێکی حیزبی بۆ خۆمان ئەگەر نا دەردی ئەم هەرێمە و دەردی ئەم حکومڕانیە و دەردی ئەم قەوارە سیاسی ئێمە زۆر لەوە قورسترە بە بەشداری ئێمە یاخود لێهاتنەدەری ئێمە چارەسەر بێ ینی دەبێت بیرێکی زۆر قوڵتر و فراوانتر و جدیتری لێ بکرێتەوە ئەگە فریاب بکەوین هیوادارم فریاب بکەوین بیرێکی باشی لێ بکەینەوە هیوادارم کاتمان لەدەست نەچوو بێ و پاش بارانە کە پەرنگ نەبێ ئەی بە بڕای تۆ بۆ بەشێک لە شەقام بەشێک لە هاوڵاتیان داواکەن ئەم لایەنانەی دیکە کە وا هەستەکەن قسەکانیان هەڵوێستەکانیان لە خزمەتی خەڵکو و شەقام و جەماوەرای وەکو کۆمەڵی ئیسلامی بوونە بە بڕای تۆ ئەوان بۆ داواکەن ئەم لایەنانە بێنە دەرەوە لەم حکوومەتە کاکدانە ئەوەش بەڕەهایی نییە یعنی ئێمە چونکە من خۆ ئاگاداری زۆر خەڵک هەموو ینی ئێساش خەڵکێک پێی وایە کە ئێمە مانەوەمان باشترە لەبەرەوەی کە ئەو خەڵکەمان کە لەو حکوومەتەدا لەو کابینێدا بەشدار بوون چ لە ئاسی وەزیرەکان و لە ئاسی بەڕێوەبەری گشتی و لە ئاستی قایمەتی میدیرناحی ئەوانە ڕۆڵی باشیان بینیوە و نمونەیەکی جوانیان پێشانداوە خەڵکێکی ئێستا شەر قەناعەتی وایە کە مانەوەمان باشترە وەکو چۆن ڕای دیکەش هەیە کە نەخێر وا باشترە تا زووترە لێ بینە دەر ئێمەش بەڕاستی لە لێکۆڵینەوەی داین وەکو گوتم هەر کاتێک پێمان وابێ کە بەرژەوەندی گشتی زیاتر ئەوە دەخوازێ کەمە لێ بینە دەروە و هەرچەند وەکو گوتم بە لێهاتن دەری ئێمە وەزعەکە چاک نابێ هەر وەکو بە بەشداریکردنیشمان نەمانتوانیوە کە ئەو بارە لارێ ڕاستکەینەوە و بەداخەوەش دەڵێم کە ئەو مەرجانەی ئێمە لەسەر بناغەیان بەشداری ئەم کابینی هەشتەمان کرد مەرجەکان نەهاتنە دی بەڵێ بیان و بە شەڕی داعش و بڕینی بوو جە و چی دەگرن بەڵام دەشگونجا زۆر شت بکرێ ئەگەر بەرژەوەندی حیزب و خزم لێگەڕابە دەگونجا زۆر شت بکرێت کە بەداخەوە نەکران و دەردەکەش هەموو حاڵاندا دەردەکەش زۆر لەوە قورسترە کە بەو شتانە چارەسەر بکرێ بەڵام ئەو کاتە هەڵوێست نواندنیشی خۆتە ئەو کاتە وەکو هەڵوێستیی حیزبی دەنوێنی وەکو بەرگریکردن لە
لە سومعە و پێگەی خۆ دەگە پێت وا بێ زەرمەند دەبی بە زیاتر تێدامانەوەی بەڵام بڕێ مەساالبیر هاتن دەرەوە هیچ کێشەیەک بۆ هاوڵاتیان چارەسەر ناکە ئەمن پێم وانە نەخێر ینی هی ئێمە بەڵام وهی یەکگرتوشە من پێم وایە ئەویش ئەوانیش بەچەند بە سێ چوار وەزیر بەس ئەوەی کە ینی کاریگەری جدی دەبێت لەسەر وەزاکە حقیقت هەڵوێستی یەکێتیە لەبەر کە یەکێتی دیارە بەشێک لایەک لە کوردستانی بەدەستەوەیەوە هێزی هەیەوە هێزی ئاسایش و پۆلیس و بودجە و ئیمکانیەتی مادیان لەبەردەستە علاقاتی سیاسی و ئەو وەزع مێژووی کە خۆیان هەیەە ئیدی هیوادارم بە هەموو لایەک ئێستاش تەمان باسی ئێوە شەر دەکرێت هیوادارم بە هەموو لای بگەینە ئەوەی کە کارێک نەکەین زەرری زیاتر بکەین زەرەرمان زۆر کردووە کارێک نەکەین زەرری زیاتر بکەین چونکە ئەگەر بۆ خۆمان نەبین کەس بۆمان نابێت ینی ئەوانم زۆر پێ بە هەڵەداشویە کە پێیان وایە ئێران و تورکیا و بەغدا و فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا دەتوانێت مەداری تۆ سازکە کاکە تو بۆ خۆت نەبی لە نێو خۆتدا تەبا نەبی لە نێو خۆدا یەکگرتو نەبی ئابوووریەکی بەهێزت نەبێت تەبایەکی چاکت نەبێت هاوکاری و ڕێکوپێکی لە بینی خۆدا نەبێ علاقات و پەیوەندیی دیبلۆماسی یەکگرتوت نەبێ کاکە مەرحەبا و سەلام و کەلامی ئێران و تورکیا و بەغدا و سعودیە و سووریا و فەڕەنسا و بەریتانیا ئەمریکا بە تۆ چی بایی فلسێگنی ئەگەر بۆ خۆت نەبی من لم يكن لنفسه فكيف يكون لغيره هەر کەسێ بۆ خۆی نەبێت چۆن بۆ خەڵکی دەبێ جا من دەڵێم من لم يكن لنفسه فكيف يكون له غيره کەسێ بۆ خۆی نەبێ خەڵکی کە چۆن بۆی دەبێ وانە تۆگە بۆ خۆت وەکو عرب دەڵێن ما حەق ظهرك مثل ظفرك هیچ شتێ وەکو نونێش خۆت پشت ناخورێنێ وەڵا ئەگەر بینەوە سەر تەوەری ئەڵقەی ئەم جارەمان کە باز لە گۆڕانکاریە بە بڕای جەنابەت هەم وەکو نووسەر و ڕووناکبیرێک هەم وەکو سیاسیەک دەسەڵاتداری ناوەنەی حکومەتی ناوەنەی بڕیار بەدەستی ناوەنەی ئەوەی جەنابەت ناونەوە پێویستە گۆڕانکاری لە چیا بکە ئەو شتانە چین کە زۆر زەڕور و ئانین گۆڕانکاری تیا بکرێت لە عەقڵیەتی بەڕێوەبردنی وڵاتدا لە بیرکردنەوەیاندا لەوەدا کە پێیان وان نەبێت ژیان لە خەڵک ئەو عەقڵیەتە کە پێی وایە ئەو وەکو بنەماڵە وەکو عەشیرەت وەکو حیزب وەکو خوێن وەکو ڕەچەڵک جیای لە خەڵک ئەو عەقڵەتە فڕێ بدرێ هەیە عەقڵەتە بە هیچ گومانی تێدانێکە هەیە ئەگەر نییە ئەی بۆچی ماڵێک دوو ماڵ چەند ماڵێک عەشیرەتێک چەند عەشیرەتێک حیزبێک چەند حیزبێک بۆچی دەبێتە هەمەکارەی وڵاتێک بۆچی هەموو شتێک بۆ خۆی قۆرەخ دەکا لەسەر چ بناغەیەک ئەمجا دێنێ بەشێک لەو ئیمتیازات و ئیمتیازاتە مادی و معنەویە دێنێ تەخشان پەخشانی دەکات بەسەر خەڵکدا دێنێ وەکو گۆشتی خێرە دەیبەخشێتەوە لەسەر بناغی کڕینی وەلای خەڵک هیچ گومانی تێدانی ئەو هەنگاوی یەکەم دەبێت ئەو عەقڵەتە بگۆڕدرێ ئەمجا ئەگەر لەوێەوە گۆڕدرا باشە هەنگاوی یەکەم دەبێت لێوە بندرێ ئەگەر لەوێ نەگۆڕدا ئەو کاتە بەرپرسیارەتی دەکەوێت ئەستۆی خەڵک دەبێ ئەگەر ئەو عەقڵێتە نەیتوانی خۆی بگۆڕێ ئەو بڕیار بەدەست ناتوانانی عەقڵێت و جۆری بیرکردنەوەی خۆیان بگۆڕن کە هیچیان لە خەڵک زیاد نییە ئەوانیش بەشێکن لە خەڵک ئەو کاتە خەڵک دەبێت بکەوێتە بیری خۆی تەکبیری خۆی بکە کە ئەگەر شتێک ڕاست نەکرێتەوە دەبێت هەوڵدا لای بەرێ هەڵبەتە من مەبەستیشم لەوە نییە کە دەست لە خوێنیەک دیبنین بەڵام خۆ ئێمە شێوازی شارستانی هەیە و خۆ پێشاندان هەیە و مانگرتن هەیە و هاوکاری نەکردنی دام و دەستگاکان هەیە خۆ یعنی هەرەوە نی لە یەکدی بەرباران کەین و سەنگەر لە یەکدی بگرین وەکو وڵاتان لە وڵاتان چۆن گۆڕانکاری دەکرێت ئەو وڵاتانی کە زۆر لە ئێمە پێشکەوتوتن لە ڕووی ئیداری و سیاسی چۆن دەیکەن کاتێک شتێکیان بەدڵنی مان دەگرن خۆ پێشاندان دەکەن ڕێپێوان دەکەن ئیمزا کۆ دەکەنەوە شت دەکەن بە شێوازی شارستانیانە ئەمن بە حەقیقەت بە هیچ شێوەیەک لەگەڵ پەنابردنە بەر توند و تویژی دانیم نە لەلایەنی خەڵکەوە نە لەلایەنی هیچ حیزبێکەوە و ئەمن دەڵێم ڕاوچی خراپ لە ئاوی لەڵ ڕاو دەکا دەست بازاری ئاڵۆزی دەبێ با وریابین خەڵکێکەیە کە چارەی ئێمەی ناوێ خەڵکێکەیە لە دەوروبەرمان لە ملاولاکە دەیانەوێ ببنە دەستی پیس لە نێو ئێمەدا دەبێت لە خۆمان وریابین زمینە بۆ ئەوانە خۆش نەکەی بەڵام ئایا دەشگونجێ لە مواقع و ڕابمێنی و لێگەڕی بە تاکید ئەوەش ناگونجێ کەواتە دەبێت بە شێوازی شارستانیانە شەرعیانە هێمنانە دووربینانە و دڵسۆزانە هەوڵ دەین ئەو کەم و کوڕانە چارەسەرکەی بە بڕای جەنابەت مەسرەفی
دەسەڵاتداران کەمتر نابێ ئەگەر ئەوەی جەنابەت باسی هەر زۆر گومان بیگۆڕن وەک کە جەماوەر بیگۆڕە لەوانەیە خۆ ئەزانە چۆن ئەگۆڕێ هەر خەرجی زۆر تێدەچێت چونکە خەڵکو جەماوەر وەختێک دەست بە شتێک دەکات سەرەتاکەی بەدەست خۆتی بەڵام ڕەنگە کۆتایەکەی بەدەست خۆی نەبێ عاتیفە زاڵ دەبێ بەسەر شتەکاندا دەستی پیس دێتە ناو قەزێکەوە هیچ گومانی تێدا نییە کە ئەگەر بێت و بڕیار بەدەستانی ئەم وڵاتە خۆیان بیرێکی جدی بکەنەوە وەکو گوتم ئەو عەقڵەتە بگۆڕن ئەو عەقڵەتە بگۆڕن کە پێی وایە جایە لە خەڵک پێی وایە حەقیەتی هەموو شتێک لە بەردەستی ئەو دابێ خەڵکی دیکە لێی مەحڕوم بێ ئێمە وەکو یەک بەشەرین وەکو یەک مرۆڤین وەکو یەک هاوڵاتین نابێ هیچ کەس خۆی پێلەوی دیکە زیاد بێ جاگەر من ڕێزێکی زیادەم لە تۆ ناو کارێکم بە تۆ سپارد لەو چوارچێوە دەکەم پێمان سپاردووی ئەوە تۆ کاری خۆت بکە و بەرپرسیارەتی خۆت بکە بەڵام بڵێ هەر لە ڕێوە من لە خەڵکی خاوەن حەقم هەر لە ڕێوە من هەرچی بم هەر دەبێ حکمڕان بم هەمە کارە بە هەموو شتێک بەدەست من بێ ئەو عەقڵەتە بە کەڵک نایە دەبێ بگۆڕدرێ بێگومانە گەر لەوێوە وەرچەرخان و گۆڕانکاری بکری خەرجەکەی زۆر کەمە و زۆر بە ئاسانتر تەواو دەبێ وەکو ئێمە چەند جار پێشنیارمان کردووە و من بۆ زانیاری جەنابیش و بینەران و بیستەرانی بەڕێزیش من کتێبێکم لە ژێر چاپە لەو ڕۆژاندا دەردەچێ ڕوانینێکی ئیسلامیانە بۆ واقعی ئێستامان کتێبێکە نزیکەی 300 لاپەڕ دەبێ قسەی دڵی خۆم لەو کتێبەدا کردووە کە ئێمە پێمان و ئەم واقعە دەبێت چی لێ بکرێت چۆن مامەڵە بکەین چۆن چاکسازی و پاکسازی تیا بکەین چۆنی بگۆڕین بە کەمترین خەرجی و مەسرف بەڕێز ماوسالی بەپیر نووسەر و ڕووناکبیر سواز بۆی کە لەم ئەڵقێشە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سپاس بۆ ئێوەش و دووارە بەخێر بێن بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقێش سپاس بووی کە تا ئێستا بینەرمان بوون تا ئەڵقەیەکی نوێ هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین کوردستان ئاوەدان و ئارام خۆتان لەگەڵ